باز لە چەمکی هۆشیاری یاساییەکەین، باز لە گرنگی چەمکی هۆشیاری یاساییەکەین. ئایا چەمکی هۆشیاری یاسایی تەنیا بۆ کەسانێک کە لە بواری یاسایە کارەکەن گرنگی هەیە، یان بۆ هەر تاکێک کە یان بۆ هەر خێزانێک هەر تاکێک گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە، پێویستە هۆشیاریمان هەبێت لەسەر هەموو مادەیەکی یاسایی کە ئێمە تاکو ڕوبەڕووی ڕووداوێ یان کێشێک نەبینەوە ئاگادار نین لە مادەیەکی یاسایی کە ئیشمان تێیەکەوێت، کارمان تێیەکەوێت. گفتوگۆی تەوەرەکەمانەکەین بە میواداری زۆر بەڕێز کاک شاناو پێشڕە و پارێزەر. کاک شاناو سڵاوت لێبێ، بەخێر بێت. سڵاوتان لێبێ، بەیانی خۆتان و بینەرانی کورساتی ئازیز باش. کاک شاناو با لە چەمکی هۆشیاری یاساییەوە دەست پێ بکەین. مەبەست لە چەمکی هۆشیاری یاسایی بە شێوەیەکی گشتی چییە؟ سپاس. دیارە چەمکی هۆشیاری یاسایی ئەتوانم ئەگەر بڵێم یەکێکە لە گرنگترین چەمکە یاسایەکان، لەبەرەوەی یەکێکە لەو پایانەی کە یاسای لەسەر بنیاد نراوە. لەبەرەوەی ئێمە پێویستە پێشەوەی لە یاساکان بزانین و تێبگەین لە هۆشیار بین بەرامبەر یاسا. دیارە چەمکی هۆشیاری یاسایی بریتیە لە بەئاگابوون لە یاساکان، زانینی یاساکان و زانینی ڕۆڵی کەسان و تاکەکان لە یاسا، لە ئەرکەکانیان و لە مافەکانیان. چونکە هۆشیار بوون بەرامبەر بە یاسا تەنیا ئەوە ناگەیەنێ بزانین ئێمە لە ناو یاساکانە مافەکانمان چییە، بەڵکو بێ ئەرکەکانیشمان بزانین و بزانین ڕێو شوێنە یاسایەکان چییە و چۆن پەنای بۆ بەرین و چۆن جێبەجێ بکەین کە ئەمە ئەتوانین وەکو چەمکی هۆشیاری یاسایی سەیری بکەین. زۆر باشە. کاک شاناو لەگەڵەوەی کە ئەڵێن هۆشیاری یاسایی گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە، بەڵام لەگەڵەوەشدا تا چەند گرنگە لەوەی کە هەموو تاکەکان هۆشیارێکی تەواوەتیان هەبێ لەسەرجەم ئەو یاسایانە لە یاسایە ڕێگەپێدرا و ڕێگەپێنەدراو هەیە. ئەتوانین بڵێن ئەگەر هەموو تاکێک هۆشدارێکی زۆر باشی هەبێت، ئەو یاسایانەی کە لە هەندێک شتدا ڕێگەپێنەدراوە لە کۆمەڵە کاردا لەوەی کە بیکات، ئەگەر هۆشیاری هەبێت زیاتر ئاگادارە بێت لەوەی ئەم جۆرە کارانە نەکات. خۆی کە ئەڵین هۆشیاری یاسایی بۆ تاکەکان گرنگ نییە ئەو تاکە یاساییە یان یاسایی نییە، گرنگ نییە ئەو تاکە لە بواری یاسایە چالاکوانە، پارێزەرە، یاساناسە، مافپەروەرە. نە، چەمکی هۆشیاری یاسایی گرنگە بۆ هەموو تاکەکانی کۆمەڵگا، چونکە یاسا بۆ هەمووانە. ئەو یاسایی جێبەجێ نەکرا لەسەر هەمووان یاسا نییە. یاسا کاتێک یاسایە کە جێبەجێ بکرێت لەسەر هەموو تاکەکانی ئەو وڵاتی کە یاساکەی بۆ دەرچووە. لەبەرەوە هۆشیاری یاسایی من وەکو ئەرکەی بینم کە ئەرکە لەسەر هەموو تاکەکان هۆشیار بن لەسەرەوەی کە بزانن لە یاسایە چ مافێکیان هەیە، ئەرکیان چییە، چی لەسەریان واجبە و چی ڕێگە پێدراوە بیکەن، چی ڕێگە پێ نەدراوە، چی تاوانە لە کاتێکا کە ڕوبەڕووی تاوانێک بنەوە یان ڕوبەڕووی کارێکی یاساییانە بێ، بزانن چۆن پەنا بۆ دادگاکان، چۆن پەنا بۆ بەڕێوبەرایەتە یاسایەکان، چۆن پەنا بۆ ئەو بابەتانە ئەو ڕێوشێنانە ئەبن کە ڕێوشێنی یاساین و پێویستە جێبەجێ بکرێن. کەواتە هۆشیاری یاسایی گرنگە هەموو تاکەکانی کۆمەڵگا هۆشیار بن بەرامبەر بە یاسا. بەڵام کاک شاناو هەڵە تێگەشتنێک نییە لای ئێمە بە تایبەت تاکی کورد وا بزانین کە چەمکی یاسایی، هۆشیاری چەمکی یاسایی تەنیا بۆ کەسانێکە کە لە دەدگاکانە کارەکەن. منێکی هاوڵاتی هیچ پێویستێکم بەوە نییە کە ئاگاداری مادە یاساییەکان بم. هەڵەکە ئەلێرەیە. من ئەمەوێ جیاکاریەک دروست بکەم لە بینی ئەوەی کە ئایا ئێستا ڕەنگە پرسیارێک بێت لای خەڵک، ئایا باشە کە من هۆشیار بووم بەرامبەر بە یاسا، پارێزەر و کەسانی یاسایی ئەرکیان چییە؟ یان ڕەنگە بە زمانە سادەکەی بڵێ ئێمە بۆ چیمانە؟ نەخێوانیە. هۆشیار بوون بەرامبەر بە یاسا جیاوازە لەوەی کە کەسێکی یاسایی پارێزەر مامەڵەکەت بۆ جێبەجێیەکە ئەچێتە ناو قوڵایی یاساکەەوە کە کەسێکی ئاسایی ناتوانێ بچێ. کەسێکی پارێزەر بەمانایەوە نییە مادە یاسایەکان تەنها بزانێ، نەخێر، کەسێکی ئاساییش مادەکانی قانونەکان یاساکان بخوێنێتەوە ڕەنگە بتوانێت زۆر بە باشی تەفسیری بکات و لی تێبگا. کەسی پارێزەر ئەرکی ئەوەیە لە ناو وردەکارەکانە ئیش بکە، کەسی پارێزەر ئەرکی ئەوەیە ڕێگە چارە بۆ کارە بێچارەکان بدۆزێتەوە.
کە خۆی ئەمە جیاکارێکەیە بەڵام هۆشیار بوون بەرامبەر بە یاسا ئەرکی هەمومانە چونکە هەمومانە بێ مادە یاسایەکان بزانین و ئەرک و مافەکانمان بزانین وەکو چۆن ئەگەر ئێمە باسی تەندروستی بکەین خۆ پزیشکە بەڕێزەکانمان هەیە بۆ ئەوەی کە چارەسەر کارمان بن بەڵام گرنگە ئێمە لە ڕووی تەندروستیەوە بزانین چی بۆ ئێمە باشەوە چی دابێت کاکشانە بە لێرە ڕاوگرم کەواتە چی بۆ ئێمە باشە وەکو خێزانی کورد وەکو تاکی کورد چ شتێک گرنگترین خاڵە چ مادەیە گرنگترین مادەیە کە پێویستە هەر تاکێکی کورد ئاگاداری ئەم دۆخە بێ مەبەستت یاساکانە بەڵێ خۆی کۆمەڵێک یاسا هەیە لە ناو کۆمەڵگایە طبعاً کاتێکە یاسادانەر هەموو یاساکانی داناوە فەلسەفەی یاساکان لە سروشتەوە لە عەقڵەوە سەرچاوە ئەگرێ چکە هەموو مافانەی کە لە یاسایە بە ئێمە دراوە هەموو وەرکانی کە بۆمان دانراوە تەنها یاسا ڕێکی خستووە بەڵام بەرهەمی عەقڵە بۆ نمونە کاتێکە مرۆڤێک لە دایکە بێ مافی ژیانی هەیە مافی سەربەستی هەیە ئەمە سروشت پێیداوە مافێکی سروشتیە مافێکی یاسایی نییە بەڵام هەندێک مافی تریش هەیە کە ئەڵەن یاساییە بۆ نمونە مافی خاوەندارێتی مافی خوێندن مافی دەنگدان مافی خۆکاندیدکردن مافی سیاسی و هەتا دوایی یاسا ڕێکخەرێتی کەواتە ئێمە دەبێ یاساکان بزانین و ئەو یاسا زۆر گرنگانی کە من پێم وایە لە ئێستای کۆمەڵگەی کوردیە زۆر ڕەندانەوەی هەیە لەسەر خەڵک کۆمەڵێک یاسایە بۆ نمونە یاسای هاتوچۆیە پێویستە هاوڵاتی تاک لە بابەتە لە یاسای هاتوچۆ شارەزایی تەواوی هەبێ بۆ لەبەرەوەی ئەمڕۆ یەکێک لەو کارەساتانەی کە کارەساتی مرۆیی و قوربانی زۆری لەیەکەوێتەوە ڕووداوەکانی هاتوچۆیە بەشێکی بەهۆی هەڵەی شۆفێرەکان بەهۆی تێنەگەیشتنیانە لە یاساکان نازانێت چی لە یاساکەیە خراپە و چی لە یاساکەیە بۆ نمونە لێخوڕینی ئۆتۆمبیل بە بێمۆڵەت تاوانە بە سەرخۆشی تاوانە هەڵەکردن و دروستبوونی ڕووداوێکی هاتوچۆ تاوانە کەواتە ئەمانە بێ خەڵک هۆشیار بێ خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن کە گرفتی زۆری ناوەتەوانێ پێویستە کە تاکەکان خێزانەکان هۆشیار بن بەرامبەری یاخود بابەتەکانی تونوتیژی خێزانی مافەکانی خاوەن کار و کارمەند ئەمانە ئەو زۆر بابەتانن بابەتەکانی تایبەت بە یاسا خێزانەکان وەکو هاوسەرگیری جیابوونەوە بژێوی منداڵ و ئافراد ئامێزگیری ئەمانە کۆمەڵە بابەتێکن لەگەڵ بابەت گەلێکی تر کە پێویستە خێزانەکان ئەگەر هەمووشی نەبێ لە بەشێکی باشی شارەزا بن یان شارەزانە بن پەنابەرن بۆ شارەزا زۆر باشە لەگەڵەوەی کە ماڵێن پێویستە هەمووان ئەوە بزانە و کەسانەی کە یاساین و یاساییش نین بەڵام بۆ کەسانەی کە یاسایین وەکو ئێمە لەوەی کە ئێمە کەسانێکی یاساین و پێویستە ئەو یاسایانە بزانین هەر کە سەرەکێکە بەرپرسیارەتەکە ناکەوێتە سەر ئەو کەسانەی کە یاساین پێویست ناکات لە ڕێگەی هەندێک کۆڕ و سمینار و خولەوە ئەم یاسایانەی کە پێویستە بۆ ناو کۆمەڵگەی کوردی بەتایبەتی بیگوازنەوە بەتایبەتی ئەتوانین بڵێن لە ناو چینی هەرزەکاراندا لەوەی کە پێویستە هەندێک یاسا هەیە ئەوان وردە لەگەڵ یا کار بکەن و بزانن چی ڕێگە پێدراوە و چی ڕێگە پێنەدراوە لەبەر ئەوەی لەوانەیە ئەو چینە زیاتر بکەوێتە نێو هەڵەوە. خانم من دائیمەن نەک لە بابەتە یاسایەکان لە بابەتەکانی تریشا یەک قسە ئەهێنمەوە ئەڵێین ئەگەر بمانەوێ کۆمەڵگایەکی تەندروستمان هەبێ ئەبێ کار لەسەر پەروەردەی بنیات بکەین. پەروەردەی بنیات چۆنە؟ لەو بابەتەی جەنابتەوە ئێمە کەسە یاسایەکان بەڵێ ئەبێ ڕۆڵیان هەبێ و بەڵێ ئەبێ هۆشیاری بڵاو بکەنەوە بە کۆڕ بە سیمینار و بە بابەتی بڵاوکراوەکان میدیا مامۆستایانی ئاینی پارێزەران چالاکوانانی یاسایی کەناڵەکانی ڕاگەیاندن کە پێویستە بەرنامەی هەفتانەی یاساییان هەبێ بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری یاسایی و تێگەیشتن لە یاساکان لە هەمووی گرنگتر پەروەردەیە. پەروەردە بێت لە مناڵەکەەوە دەست پێ بکا کاچێتە خوێندنگا لە یەکەم ساڵی خوێندنەوە ئەبێ فێری بکات چی بکە و چی نەکات چی ڕێ پێدراوە چی ڕێگە پێ نەدراوە چۆن ژینگەکەی پارێزێ گەر ژینگە نەپارێزێ
چۆن ڕوبەڕووی یاسا بێتەوە چۆن تا چ شتێک تاوانە کە بەڕای من پێویستە لە چەند ساڵێکی خوێندنە بابەتی یاسایی بخوێنرێ خوێندکار هۆشیار بکرێتەوە لەسەرەوەی کە بابەتە یاسایەکان یاسا چییە چەمکەکەی چییە چۆنە بێ ئەرک و مافەکانمان بزانین چۆن بەرگری لە خۆمان بکەین چۆن ڕێو شوێنە یاسایەکان بگیرێتە بەر و کۆمەڵک بابەتی تری یاسایی کە پێویستە هەموو تاچێک بیزانێ کەواتە ئەبێ ئێمە لە پەروەردەوە دەست پێ بکەین دواتر چالاکوانانی یاسایی کە ئیتر مەبەستم لە پارێزەر و مافپەروەر و هەتا دواییە دواتر کەناڵەکانی ڕاگەیاندن مامۆستایانی ئاینی بڵاوکراوەکان و چەندان بابەتی وەکو کۆڕ و سیمینار و کامپاین و چەندین بابەتی تر کە ڕۆڵیان هەیە لە بڵاوکردنەوەی هۆشیاری باش کاکشانەوە لەگەڵەوەی کە ئێمە بەڕێزت لە قسەکانی بەرە ساوا دەرەکە کە ئێمە فەراغێکمان هەیە لە پەروەردەیە کە منهەجێک نییە کە لەسەری بخوێنرێت لە قۆناغی سەرەتاییەوە کە منداڵان فێری مادە یاسایەکان بکرێت کەواتە ئەکرێت بڵین لە ڕێی کۆڕ و سیمینارەوە ئەتوانرێت مناڵان ئاشرا بکرێت بە هەر مادەیەکی یاسایی ئەگەر لە قۆناغی سەرەتاییە نەبێت با ناوەندی بەیان بە ئامادەی بێت خۆی زۆر گرنگە ئێمە ئیش لەسەر لایەنە یاسایەکە بکەین لە خوێندنگاکان و دواتر لە زانکۆکان و دواتر لە ناو خەڵکی گشتی بە هەموو ڕێگاکان ئەگەر منهەجەکە سەرچاوەیەک نەبێ بۆی کە هۆشیاری یاسایی ببێت بڵاو کاتە و بابەتێکی یاسایی نەبێت کە بەردەوام بخوێنرێ پێویستە ئێمەی پارێزەران و چالاکوانان و ڕێکخراوەکان هەوڵ بدەین لە ڕێی کۆڕ و سیمیناری بەردەوامەوە هۆشیاری یاسایی لە خوێندنگاکان لە زانکۆکانە بڵاو بکەینەوە و لە ناو فەرمانکە حکوومەکان بڵاوی بکەینەوە و چەندان جێگای تر بەردەوام هۆشیاری یاسایی بڵاو بکرێتەوە کە ئەمانە خۆی گرنگە بۆ ئەوەی کە کۆمەڵگا وا لێ بکەین من دائیمەن ئەواڵێم لە چارەسەریەوە بیگوێزینەوە بۆ خۆپارێزی چونکە هۆشیاری ئەمەیە کە ئێمە ئێستا ڕەنگە خەڵک پرسیاری هەبێ بڵێ جا باشە ئێمە هۆشیاری یاسایی بڵاوەکەینەوە ئامانجەکەی دەرەنجامەکەی چییە بێ دەرەنجامەکەی ئەوە ئەبێ کۆمەڵگاوا لێ بکەین لە کۆمەڵگایەکی چارەسەریەوە بگۆزرێتەوە بۆ خۆپارێزی ئەمەیە جیاوازەکە ئەکرێت بڵین ئێستایە لەم سەردەمەیە زۆر زیاتر خێزانی کورد پێویستی بە هۆشیاری یاسایی هەیە خێزانی کورد یەکەم خانەی کۆمەڵایەتیە بۆی کە کۆمەڵگایەکی تەندروست دروست ببێ ئێمە کۆمەڵگای کوردەواری ناسراوین بە کەلتورە جوانەکان نەریتەکان و پابەندیەکانمان بۆ ئەوەی ئەم نەریت و پابەندیانە بە یاسایی بکەین جوانی بکەین دوور بکەوینەوە هەندێک نەریت کە نەریتێکی ناباوە و ناباشە پێویستمان بە هۆشیاری خێزانی کوردی هەیە خێزانی کوردی بە هەمان شێوەی بابەتەکانی تر کە باسمان کرد بە هەمان ئەو بابەتانە ئەکرێ هۆشیار بێتەوە جا کەناڵی ڕاگەیاندنە کۆڕە سیمینارە بڵاوکراوەیە هەر بابەتێکی ترە پێویستی بەوە هەیە چۆن لە هەموو خێزانێکە یان لە چەند خێزانێکە پێویستە چارەسەرکاری تەندروستی یا دەرونیە بابەتی شوابێ پێویستە لە هەموو خێزانێکە پارێزەرێکی خێزانی ڕاوێژکارێکی یاسایی خێزانی هەبێ هەر لەو میانەیە ئێمە لە 2018ەوە ئەم پرۆژەیە کاری لەسەرەکەین زۆر بە وردی داڕشتنمان بۆ کردووە تا ئەوەی کە لە 2021 لە چوارچێوەی گروپێکە دامانە سەندیکای پارێزەران بەڵام پرۆژەکە پەسەند نەکرا بە بیانووی هەندێک بابەتەوە کە گرنگی ئەم پرۆژەیە پارێزەری خێزانیە وەکو تەئمینی قانونیە یانی کاتێک پارێزەرێک ئەبێتە پارێزەری خێزانێک ئەو خێزانە لە ماوەی ساڵێکە بە گرێبەستێکی یاسایی لەگەڵ ئەو پارێزەرە ئەبێ هەر گرفتێکی یاسایی هەبێ هەر مامەڵەیەکی یاسایی هەبێ هەر پرسیار و ڕاوێژێکی یاسایی هەبێ ئەو پارێزەرە لەگەڵی ئەبێ و لە هەمان کاتە مانگانە ئەو پارێزەرە کە ڕەنگە چەند خێزانێکی لابێ بەپێی پرۆژەکەی ئێمە ئەو خێزانانە لە شوێنێکا کۆکاتەوە هەم بابەتێکی تەرفیهی و لە هەمان کاتیشە باسی بابەتێکی یاسایی و هۆشیارکردنەوەی کاشەنەوەستا ڕەنگە کەسانی جوان لێمە بڵێ من چەندەها ساڵە هیچ ئیشێکم بە دادگاکان نەبووە ئیشم بە پارێزەر نەبووە تر چ پێویستەکە ساڵانە ئەم پارەیە بم ئەو قسەی تۆ زۆر تەواوە
ئەمە پرسیاری خەڵکە بەڵام ئەمە ئەو بابەتەیە کە لە چارەسەرکردنەوە ئەدگوازێتەوە بۆ خۆپارێزی لە بەرەوەی کە تۆ پارێزەرەت هەبوو لەوانەیە ئەگەر ئێستا چەند ساڵێک بێ پێویستە بە دادگا نەبوو بێ بەڵام بەیانی تووشی مشکیلەیەک بی پێویستە بە دادگا بێ ڕەنگە ئەو توش بوو نەشت نەبێ بۆ لەبەرەوەی کە خۆپارێزەکەت هەبوو پارێزەرەکەت لەگەڵا بوو ڕاوێژکارەکەت لەگەڵا بوو زۆر کێشە هەیە قابلی چارەسەربوونە ینی زۆر کێشە هەیە بۆ نمونە ژن و مێردێک لە بینی خۆیان ناتووشی ناکۆکیەکە بن ئەم ناکۆکی ژن و مێردا ڕەنگە سەر بکێشێ بۆ ئەوی کە بەداخەوە بەرەو جیابوونەوەیان بەرێ یان کەسی سێهەمەکەوێتە بینیانەوە لە جیاتی مشکیلەکەیان بۆ حەلکە ئەڵێ مێردەکە وا خراپ ئەوەی کرد هەر لە بیدایەتەوە پێمانوتی لەگەڵی زەواج مەکە پێمانوتی ئەوە بۆ ناکاوا ئەکاوا ناکە زیاتر کێشەکان گەوراکە بەڵام ئەگەر پارێزەرێکی هەبێت تەلەفۆنی بۆ بکا بڵێ نەخێر بڕۆ وای لەگەڵا بڵێ وا بکەین بڵێ با دانیشین بە ئەم کێشەیە گەورە نەبێ ئەگەر گەورە بێتەوە ئەم کێشەیە بژێوی لەسەر ئەوە دروسە بێ ئەبێ تەعویزی تەلاق بە ئەبێ مارەی بکەی تەرەفی بەرامبەر ئەکشێتەوە لەبەرەوەی ئەزانێ ئاسەواری قانونی لەسەر دروستە بێ کەواتە بوونی پارێزەر گرنگە لە ناو خێزانێکە لەوانەیە بە یەک تەلەفۆن دڵی لایەنی بەرامبەر ئارام بکاتەوە بە دانیشتنێک کێشەکە نمونێکمان باس کرد پێش بەرنامەکە کە کەسێک هەبووە تانە کەوتوتە دادگا و کاری بە پارێزەرێک نەبووە پەیوەندی بە تۆ نەکردووە پێشە دووتووە ئەگەر پەیوەندی بە منەوە کردایە کە خۆشەوە خۆت بیگەڕیتەوە من چەنان کەیسی بەو جۆرە و نمونەش لەو کەیسانە خەڵکە بووە پەیوەندی پێوە کردوین کێشەکەی گەیاندراوەتە دادگا لەسەر گرێبەستی کارکردن بووە یان بابەتێکی وە کە کارمەند بووە لە جێگایە کاری کردووە کێشەکەی گەیشتۆتە دادگا کاتێک پەیوەندی بێمەوە کردوێمە وەکو پارێزەر دەبێ بەدەم کەیسەکەیەوە بڕۆینەوە لە دادگایە کەیسەکەی بۆ یەکلایی بکەینەوە لەبەرەوەی پەنابراوەتە بەردەم دادگاوە دادگاش سەروەرە و بێمە هەمومان پابەند بووین بە بڕیارەکانی دادگا و یاساوە بەڵام ئەم قسەیەم پێوت وتم وەڵاهی ئەم کێشەی جەنابە ئەگەر بۆ نمونە بە من بوترایە پێشتر ڕەنگە بە یەک تەلەفۆن حەلمان بکردایە دانیشتین لەگەڵ خۆت لەگەڵ خاوەن ئیشەکەت لەگەڵ شوێنی ئیشەکەت گرفتێک لە گرێبەستەکەت هەبوو چارەسەرەکرا ڕەنگە بشکرایە بەردەوام بوویتایە لەسەر ئیشەکەت و سەرنی نەکێشایە بۆ ئێستا کە گەیشتۆتە دادگا و ڕەنگە ئیشەکە لە دەست بێی و ڕەنگە کۆمەڵێک زەرەر بکەی بەڵێ لەوانەیە دوایی مافەکەت وەرەگریتەوانێ بەڵام ئەگەیتە دادگا و ڕەنگە ئاساری تری لێ بکەوێتەوە چونکە بەداخەوە کۆمەڵگا ئێستا وای لێ هاتووە کاتێک کە پەنابەی بۆ دادگا نەریتێک دروست بووەڵێ ئەوە فڵان کەس پەنای بر بۆ پۆلیس بۆ دادگا لێی قوبوڵ ناکەم هەڕەشەی لێ یەکەم بە ئایلەکەی ئەڵێم عیبە چۆن پەنای بردووە بۆ دادگا و پەنابردن بۆ دادگا عیبەیە ئەسڵەن ئەوەی کە بەو شێوازە بیرەکاتەوە بەڕای من پێشەوەی هۆشیاری یاسایی بخوێنێ ئەبێ ساڵە کەرەنتینی بکەن و هۆشیاری کۆمەڵایەتی و فێری بکەن کە چۆن ڕێز لە دادگا بگرێ چونکە پەنابردن بۆ دادگا عیبە نییە پەنابردن بۆ پۆلیس وەرگرتنەوەی مافی خۆتە ئەوانە جێبەجێکاری یاسان دادگا بڕیاردەرە لەو مادە یاساییانە جێگاکانی تر جێبەجێکاری یاسان چاودێریکارن کەواتە ئێمە ئەگەر گرفتێکمان هەبێت دەبێت پەنا ببین بۆ ئەو شوێنانە ئەمەش بەشێکی ترە لە هۆشیارێکە چکە نەریتێک دروست بووە ئەڵێ با کێشەکان لە ناو ماڵی خۆمانە چارەسەر بکەین ئێتۆگە چارەسەرکارێکی یاسایی نەبێ وەنیتە ئەی پەیوەندیش نەکەی چاوەڕێی چی ئەەکەی ئەی نەش پەناش نەبێ بۆ دادگا کێشەکە سەرە کێشێ بۆ گەورەتر بوون لەبەرەوە یا هەبێ هۆشیار بین خۆپارێزیەکە بکەین یا ئەگەر گەیشتینە چارەسەرکردن دەبێت لە ڕێی دادگا و یاساڵە دوو پیاوە بین دوو ڕیش سپیا بین بۆ خۆمان شتەکە ئەوە گرفتەکەیە یعنی من ناڵێم بەڵێ نەریتەکانی کۆمەلگای ئێمە سوڵح هەنێک بابەتی جوانمان هەیە
بەڵام ئەمانە ئەبێ لە پەنای یاسا و دادگایە بن. بەڵێ لەوانەیە هەندێک لە تاکەکانیشمان هەبێ بڵێ خۆ من ئەگەر یاساکەش بزانم و زانیاری و هۆشدارێکی زۆر باشیشم هەبێت لە کۆتایی یاسا هەر پێشێ لەکرێ هەندێک جار هەیە لەوەی کە لە هەموو وڵاتێکی جیهاندا تاوان و تاوانکاری ڕوو ئەدات بەڵام ئەبینین بەبێ ئەوەی کە پەنا بۆ یاسا برن پەردەپۆش ئەکرێت و لە نێوان خۆیاندا چارەسەر ئەکرێت لەبەرەوەی وا بیر ئەکەنەوە ئەگەر یاساش بێت یاسا پێشێل کرا و یاساکان ئەو مافانە بەدەست ناهێننەوە کەواتە تا چەند پێویستە تاکێک لە هەرچی بارودۆخێکا بێت لە سەرەتایە پەنا بەرێت بۆ یاسا هەموو ئەو کارانەی کە هەیە بەڕێکارە یاساییەکانی جێبەجێ بکات. ئەوە ئەو قسەی جەنابە یەکێکە لەو هۆکارانەی تر کە خەڵک هاتووە لە دانیشتنا بە منی وتووە جا خۆ گەر پەناش بەرم بۆ یاسا و دادگا دیارە خۆ لە بەرژەوەندی فڵان کەس بابەتەکە یەکلا بێتەوە یا جێبەجێ ناکرێ یا کاتی زۆر پێچێ ئەوەش ئەرکی ئێمەی پارێزەر و دادوەرە بەڕێزەکان و جێبەجێکارانی یاسا و کەناڵەکانی میدیا و حکوومەتە لە پێش هەمومانەوە کە دڵنیایی بدەین بە تاک کە پەنابەرێ بۆ یاسا و یاسا مافی بۆ وەرەگرێتەوە و یاسا سەروەرە لەبەرەوە من بۆیە لە بیدایەت بە ئاماژەم بەوە کرد کە دادگاکان و دەسەڵاتی دادوەریە بێ سەروەر بێت جیاکراوە بێ لە دەسەڵاتی جێبەجێکردن لە حکوومەت جیاکاری بینی دەسەڵاتەکان لە دەستورە ئاماژەی پێکراوە فەسڵ بینە سوڵتات مەبدەئە بنەمای یاسایی و دەستوریە لەبەرەوە ئەوە دەلالەتە لە قسەکەی بەڕێزت کە بەڵێ بێ یاسا سەروەر بێ بێ ئەرکی ئێمەیە یاسا سەروەر بکەین دڵنیایی بدەین بە تاکەکان کە پەنابەرن بۆ یاسا بۆ هەمووانە و جێبەجێکرێت لەسەر هەمووان و هیچ کەسێک لە سەروی یاسا نییە و لە یاسا گەورەتر نییە. من دایمەنە و ئەو قسەیەکەم لەم سنوورەی ئێمە کە لە شاری سلێمانیە تا ڕادەیەکی زۆر باش دەسەڵاتی خۆجێیی شارەکە حیزبەکە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە و دادگاکان تا ڕادەیەکی زۆر باش سەروەری یاسا هەیە و یاسا جێبەجێکرێ و کەس لە سەروی دادگانیە خەڵکمان بینیوە بە ناوی جیاواز لەم شارەیە هەوڵی داوە لە ژێر ناوی دەسەڵاتیان لە ژێر ناوی بەرپرسیارەتیە خۆی لە یاسا بدزێتەوە بەڵام لەسەر ئاستی زۆر باڵای هەم حکومی ئەم شارە و هەم حیزبی ئەم شارە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە زۆر بە باشی ئەو کەسە تەسلیمی یاسا کراوە تەسلیمی دادگا کراوە و بینیویشمانەوە نمونەی زیندوش هەیە. دەستە خۆل بە کاکشاناو زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون ئامادەبوونە زۆر سپاس بۆ ئێوەش بۆ بابەتەکەتان.